لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان دوای ڕاگەیاندنی ئەنجامەکانی هەڵبژاردن چاوەڕوانی پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراقن. لاگەری سەردان و کۆبوونەوەی تاکلایەنی حیزبەکانیش مەترسیەکان زیاتر دەبن لەسەر نێوماڵی کورد. بەڕای بەشێکی زۆری حیزبەکان هەر دانوستان و کۆبوونەوەیەک لە نێوان هەرێم و بەغدا پێویستی بە یەکگرتووی هەیە. یەکبوون و هاوهەڵوێستی لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان زۆر گرنگە بۆ ئەوی پێکەوە بەشداری لە حکوومەتی بەغدادا بکەن بۆ ئەوی بتوانن بە یەکەوە مافەکانی هەرێمی کوردستان بەدەست بێنن. بەڵام بۆ بەشداریکردنی ئەم جارە پێم وایە دوو گرفتی سەرەکی هەنیەکیان ئەوەیە کە ئێستا لە هەرێمی کوردستان چەند لایەنێک لە نەتیجەی هەڵبژاردن ناڕازین. ئەگەر بێت و لەگەڵ لایەنە دەسەڵاتدارەکان گەنە تەوافقێک بۆ ئەوی پێکەوە بەشداری بکەن شتێکی زۆر باشە. لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان دوای ڕاگەیاندنی ئەنجامەکانی هەڵبژاردن چاوەڕوانی پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراقن. لاگەری سەردان و کۆبوونەوەی تاکلایەنی حیزبەکانیش مەترسیەکان زیاتر دەبن لەسەر نێوماڵی کورد. بەڕای بەشێکی زۆری حیزبەکان هەر دانوستان و کۆبوونەوەیەک لە نێوان هەرێم و بەغدا پێویستی بە یەکگرتووی هەیە. بۆ جێبەجێکردنی داخوازراوەکانی گەلی کوردستان بۆ پێداگرتن لەسەر مافەکانمان، بەڵام بێگومان ئەو یەک هەڵوێست و یەک دەنجێش بەبێ زمینە سازی هەرێمی کوردستان نابێت. بۆی لە ئێستاوەداوە لە هەموو حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان دەکەم کە هەمومان پێویستە زمینە سازیەک بکەین بە یەکدەنگ و یەک هەڵوێست کار لە پێناوی بەژەوەندی خەڵکی کوردستان بکەین. لە عێراق هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەران ئەنجامدرا. تا ئێستاش دیار نییە کورد چاوەڕوانی دەست پێشخەری دەکات یاخود سەردانی بەغدا دەکات. سەرباری هەموو ئەمانەش پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق ئاسان نابێت، بەتایبەت پەرتەوازەی لایەنە شیعی و سونیەکان و ئەوەی بۆ کورد لەم قۆناغە پێویست بێت یەک هەڵوێستی و تەبایی نێوانیانە، چونکە تاکە ڕێگا بۆ پاراستنی دەستکەوتەکان و هێشتنەوەیان لە چوارچێوەی عێراقا. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.